دەمەوێ ئاماژە بە کار و چالاکیەکانمان بدەم لەبەر لە گەیشتنی پەتای کۆڕۆنا و لە ئێستاشدا کە لە ئەوەی کە پەتای کۆڕۆنا سەرتاسەری کوردستان و جیهانی گرتوێتەوە. ئێمە وەکو ئەنیستیتوتی فەڕەنسی وەکو هەموو لایەنە گشتیەکان وەکو هەموو دام و دەستگایەکی گشتی یاخود تایبەتی کار و چالاکیەکانمان لەگەڵ هاتنی پەتای کۆڕۆنا ڕاگرت و سەرەتای مانگینۆ بە گوێرەی توانای خۆمان دەستمان کردەوە بە کار و چالاکیەکان بەڵام بە شێوەی ئۆنلاین. هۆکاری ئەوەی کە ئێمە بڕیارماندا دەست بکەینەوە بە کار و چالاکیەکانمان ئەوە بوو کە سەرەڕای هاتنی پەتای کۆڕۆنا بەڵام پێویستیەکی زۆر هەیە بە ئەنجامدانی کار و چالاکی زۆرا زۆر وەکەوەی دەزانن هەردەم لە کاتی کێشە و تەنگەژە تەنها کەلتور و تەنها کاروباری چالاکی و کەلتوری دەتوانرێت وەکو فریاد ڕزێک بێ دەتوانێت وەکو ئومێدێک بێ بۆ خەڵکان. ئەوەی ئێمەش کە لە کوردستان چەندان ساڵە ئێمە جگە لە پەتای کۆڕۆنا چەندان پەتای سیاسی و چەندان کێشەی ترمان هەبووە کێشەی داراییمان هەبووە بەڵام ئومێدمان بەردەوام هەبووە و بەردەوامیش بووین لە کار و چالاکیەکانمان. ئەوەش بە هەمان دیت فەڕەنسا هەمان دیدی هەیە بۆ کوردستان و دەزانێت کە کوردستان وڵاتێکە بەردەوام پێشوازی کردووە لە پەنابەران بۆیش پەنابەران و ئەوانەی کە کێشیان بەسەردا هاتووە بە هەمان شێوە ئەمڕۆ تەنگەشەیە یەخەی ئەمەی گرتووە. ئێمەش وەکو ئەنیستیتوتی فەڕەنسی کار و چالاکیەکانمان بە گوێرەی ڕێنمە تەندروستیەکان بەردەوام دەکەین و بە شێوەی ئۆنلاین و لە ئێستادا چەند کار و چالاکیەکمان هەیە وەکو کۆنسرتی میوزیک وەکو ئەوەی کە ئاماژەم پێدا کە بارودۆخەکە تۆزێک هەموارە خەڵکان پێویستیان بە ئومێدێک و پێویستیان بە چێژبینینە. ئێمە بڕیارماندا لەگەڵ گروپێکی میوزیکی فەڕەنسی بە شێوازی ئۆنلاین و گروپێک میوزیکی کوردی کۆنسرتێکی ئۆنلاین بە ناوی پاریس جازی پاریس و هەولێر ئەنجام بدەین. ئەوەش لە مانگی داهاتوو دەکرێت و بەردەوامین لە ماوەی ئەو مانگەدا توانیمانە 2 پێشەنگا کە پێم وایە لە کوردستان شێوازێکی نوێی کارکردن بێ لە بواری هونەری 2 پێشەنگای ئۆنلاینمان ئەنجام داوە لەگەڵ چەند لایەنێکی فۆتۆگرافیەکی لۆکاڵ و هەرێمی و بەردەوامین لە پێشکەشکردنی کۆرسەکان کۆرسی زمانەکان وەکو کۆرسی زمانی فەڕەنسی و کۆرسی زمانی عەرەبی و کۆرسی زمانی کوردی بۆ هەمان بۆ ئەو بیانیانەی کە لە کوردستاندا لە ڕێکخراوەکان کار دەکەن. پەیامی ئێمە بۆ فێرخوازانی زمانی فەڕەنسی و زمانی کوردی و زمانی عەرەبی ئەوەیە کە ئێمە چاوەڕوانین بە ئومێدەوە لە نزیکترین کاتدا کاتێک کە بارودۆخی کۆڕۆنا تەواو بێت ئێمە بە زووترین کات پێم وایە یەکەمین کەسەکان دەبین کە دەست بکەینەوە بە کار و چالاکیەکانمان بە شێوەی ڕاستەوخۆ و بەدەر لە ئۆنلاین.